لەم پێشانگە هاوبەشی ساڵانەیە کە زیاتر ئیشی ساواکانە. بەڕاستی دەستخۆشی لە مامۆستایان و لە باخچە بەشداربووەکانەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم زیاتر گرنگی بدەن بە مناڵانی ساوا لەبەرەوەی ئەوانەوەی دوار ڕۆژی ئەم وڵاتە و لێپرساوی پاشە ڕۆژی ئەم وڵاتان ئەبێ ئێمە لە ئێستاەوە گرنگیان پێ بدەین لە بەتایبەتی لە بواری هونەرا و بە هونەری کوردی و بە هونەری شێوەکاری و بە هونەری شانۆ و موزیک و ئەمانیان ئاشنا بکەین بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە کەسێکی ڕۆشنبیر و هونەرمەندێکی زۆر باشیان لێ دەربچێت. لەم پێشانگایەدا ئێمە لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵات 11 باخچەی ساوایان بەشداریان کردووە کە ئەویش ئێمە هەر ئەوەندەمان هەیە لەبەرەوەی سنوورەکەمان ئێمە کەمترین باخچەی ساوایانی تایە باخچە ساوایانی حکومیەکان نەک ئاهلی.